وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایک. ئەمڕۆ دووشەممە 21 مانگی فێڤریە ڕۆژی جیهانی زمانی دایکە. پێشینەی دیاریکردنی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕووداوەی کە 70 ساڵ لەمەوبەر لە دانیشگایەک لە وڵاتی بەنگلادێشی ئەمڕۆ و پاکستانی شەرقی ئەو کات ڕوویدا. ڕۆژی 21 فێڤریەی ساڵی 1952 زاینی ژمارەیەک لە خوێندکارانی بەنگالی زمان لە ناڕزایەتی بە داسەپاندنی زمانی ئوردو وەک زمانی ڕسمی لەلایەن دەوڵەتی ناوەندی پاکستانەوە و بە ئامانجی بە ڕسمی ناسینی زمانی دایکی خۆیان واتە زمانی بەنگالی لە دەوروبەری دانیشگای داکا دەستیاندایە خۆپیشاندان. ئەو خۆپیشاندانە لەلایەن هێزەکانی دەوڵەتی پاکستانەوە درایە بەر دەستڕێژی گولە. بەهۆی ئەم جەنایەتە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران و معەلیمانی دانیشگا گیانیان لەدەستدا و بریندار بوون. درێژەی خەباتی خەڵکی بەنگالی زمان بوو بەهۆی ئەوەی کە لە ساڵی 1970 بەنگلادێش لە پاکستان جیا بێتەوە و ببێتە وڵاتێکی سربەخۆ. ڕۆژی 17 نوامبری ساڵی 1999 یونسکۆ ڕێکخراوی ئاموزشی علمی و فەرهەنگی سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لەسەر پێویستی فێربوون بە زمانی دایک وەک مافێکی مەدەنی و جیهانی تاکیدی کرد. هەروەها ئەو ڕێکخراوە پێشنیاری ڕسمی دەوڵەتی بەنگلادێشی بۆ ڕاگەیاندنی 21 فێڤریە وەک ڕۆژی جیهانی زمانی دایک وەرگرت. 188 وڵاتی ئەندامی یونسکۆ لەوانە کۆماری ئیسلامی ئێران دەنگی موسبەتیان بەو پێشنیارەدا. بە دوای ئەوەدا بۆ یەکەم جار ڕێوڕسمی ڕۆژی جیهانی زمانی دایک لە فێڤریەی ساڵی 2000 لە پاریس بە بەشداری نوێنەری وڵاتە جۆرا و جۆرەکانی جیهان زمان ناسان و کارناسانی ئاموزش و پەروەرش لە لایەن ڕێکخراوی یونسکۆوە بەڕێوەچوو. لەو ڕێکەوتە بەرەو ئەملا لە زۆرێک لە وڵاتانی جیهان بەو بۆنەیەوە ڕێوڕسم دەگیرێت. ئەگەرچی کۆماری ئیسلامی خۆی یەکێکە لەو دەوڵەتانەی کە ئەو بڕیارەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانی ئیمزا کردووە و تەنانەت لە قانونی ئەساسی ڕژیمیشدا ئاموزش و خوێندن بە زمانی دایک بەڕسمی ناسراوە، بەڵام بەکردەوە میلیۆنان منداڵ کە زمانی دایکیان فارسی نیە لەو مافە سەرەتاییە لە مەدرسەکان بێبەری کراون. هەڵبەت هۆکاری ئەو کردەوەیەی ڕژیم ڕوون و ئاشکرایە. کۆماری ئیسلامی هاوشێوەی پێشینیانی خۆی خوێندن بە زمانی دایک بە تەوەرێکی مەترسیدار بۆ یەک پارچەی خاکی ئێران دەزانێت و فەرهەنگستانیە شۆڤینیستەکانیش ئەو تەوەرە بە هەڕەشەیەکی جددی بۆ سەر زمانی فارسی و پیلانگێڕی بۆ کەم ڕەنگکردنەوەی ئەو زمانە لە قەڵەم دەدەن. ڕژیمی کۆماری ئیسلامی هاوشێوەی ڕژیمی شا بەگرتنەبەری ئەو سیاسەتە بە شوێن یەکسانکردنی کولتور و زمانەوەیە تا بە پێناسەی ساختەی نەتەوەی ئێران بگات. ئەو سیاسەتە گەل لە سەرەتاکانی زاڵبوونی نظامی سەرمایەداریدا لە ئەوروپا و لە وڵاتانی ژێردەستی ئەوان ڕێگایەک بوو بۆ یەکسانکردن و گونجاندنی کۆمەلگاکان لە چوارچەوەی جۆغرافیایەکی دیاریکرا و پێکهێنانی دەوڵەت نەتەوەکان و خوڵقاندنی بازاری کار و کاڵای ناوخۆیی لە سەردەمی جیهانی بوونەوەی سەرمایەدا و لە سەردەمی دووهەمین ئینقلابی سەنعەتیدا بە حرەکەتێکی کۆنەپەرستانە لە خزمەت پاراستنی دەسەڵاتی مافیا ڕەنگا و ڕەنگەکاندا دێتە ئەژمار. ئەگەرچی بێبەریکردنی منداڵان لە خوێندنیان بە زمانی زگماکی کردەوەیەکی سەرکوتگەرانە و نادەموکراتیکە، بەڵام لە بوار زانستیشەوە تەوەرێکی دەروون ناسانە و کارناسانەیە لە چوارچێوەی ئاموزش و پەروەرشدا. لێکۆڵینەوەیەکی ئاماری لە ئێران نیشانی داوە کە زۆربەی ئەو خوێندکارانێک کە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو لە تاقیکردنەوەی مەدرسەکاندا سەرکەوتوو نەبوون، منداڵانێکن کە زمانی فارسی زمانی دایکیان نەبووە. هەر ئەو ئامارە سادەیە پێویستی خوێندن بە زمانی دایکیمان بەڕوونی پێنیشان دەدات. زمانی دایک زمانێکە کە منداڵ لە دایک و باوک و باقی ئەندامانی بنەماڵە فێری دەبێت. لێکۆڵینەوەکانی بواری بیۆلۆژی و دەروون ناسی دەریان خستووە کە منداڵ تەنانەت پێش لە دایک بوونیشی لەگەڵ زمانی دایکی ئاشنا دەبێت. بە بیستنی دەنگی دایکی هەست بە ئارامبوون دەکات. بەرەبەرە هەست و کوڵی دەرونی بە یارمەتی زمانی دایک شکڵ دەگرێت. بە زمانی دایک لەگەڵ جیهانی دەوروبەری ئاشنا دەبێت و لەگەڵی پەیوەندی دەگرێت.
هەستیارترین قۆناغی ژیانی منداڵ کە بناغەی ژیانی داهاتوویەتی تەمەنی نێوان 5 تا 7 ساڵەکە بە یارمەتی زمانی دایک تێپەڕی دەکات. بنەماکانی کەسایەتی منداڵ لەو دەورەیەدا شکڵ دەگرێت. منداڵ هەر لە سەرەتای ڕۆیشتنی بۆ مەهدی کودەک و مەدرسە خۆی لەگەڵ ئەو شوێنە تازەیە بە بێگانە دەزانێت، لەبەر ئەوەی کە دایک و باوک و ئاشناکانی لەگەڵی نییە و بە شێوەی سروشتی هەست بە ترس و نیگەرانی دەکات. قسەکردنی موعەلم بە زمانێکی دیکە ئەو ترس و بێگانەبوونەی منداڵ دوو هێندە دەکات و بنەماکانی پەیوەندی نێوان منداڵ و موعەلم لەسەر بێگانەبوون دادەنرێت. بەڵام ئەو ترسە لە ڕێگەی زمانێکی هاوبەشەوە کە بە گوێی منداڵ ئاشنایە دەتوانێت بڕەوێ. پەیوەندیەک لە نێوان بنەماڵە و مەدرسەدا پێک دێت. منداڵ بە ئاسوودەیی زۆرترەوە فێر دەبێت و متمانە بەخۆی تێیدا بەهێزتر دەبێت. لێکۆڵینەوە زانستیەکان نیشانیان داوە کە فێرکردن و بارهێنان لانی کەم تا تەمەنی 10 ساڵ دەبێ بە زمانی دایک بێت. تەنیا بەو جۆرەیە کە منداڵ توانە دەرونیەکانی دەپشکوێ و دەتوانێت بە تەواوی کەڵکیان لێوەربگرێت. توانایی بەکارهێنانی زمانی دایک دەبێتە هۆی ئەوەی کە منداڵ لە فێربوونی زمانەکانی دیکەدا تواناتر بێت. هەل لەو ڕێگەیەشەوەیە پۆتەنسیێلی فێربوونی زمانی دووهەم و سێهەم و دەستڕاگەیشتن بە کولتور و ئەندیشەکانیش دەخڵقێت. لە قۆناغەکانی دواتردا خوێندن بە زمانی دایک توانایی تازە لاوان و لاوان بۆ دەوڵەمەندترکردنی فەرهەنگ و علومی کۆمەلگای مرۆڤ دەباتە سەرتر. بەم جۆرە جیهانی دەوروبەری منداڵان و لاوان بەرینتر دەبێتەوە. هەمووی ئەو وەسفانە بەوەمان دەگەێنێ کە ئەو ڕژیمە کۆنەپەرستەی کە وەها مافێکی سەرەتایی لە منداڵان زەوت کردووە، لە ڕاستیدا چ جەنایەتێک دەرهەق تازە پێگەیشتوان و هێزی خوڵقێنەری دواڕۆژی ئەو کۆمەلگایە ئەنجام دەدات.